One of the biggest promises I made to the American people was to 3 ساڵ لەمەوە بەردەستمان کرد بە گەڕاندنەوەی شکۆی ئەمریکا. ئەمڕۆ وا لێرم بۆ قسەکردن لەسەر ئەنجامەکان لەگەڵتاندا. هەلی کاری زیاتر هەیە و داهاتی خەڵک زیاد دەکات. هەژاریش کەم دەبێتەوە و تاوان کەم دەبێتەوە. متمانە زیاتر دەبێت و ئێستا وڵاتەکەمان دەگەشێتەوە. دوژمنانی ئەمریکا هەڵدێن و هەلەکان بۆ ئەمریکا زیاتر دەبن و ئایندەی ئەمریکا زۆر پشنگدارە و ساڵانی سستی ئابووری کۆتاییان هات. خۆشحاڵم پێتان ڕابگەێنم ئابووری وڵاتەکەمان لە باشترین دۆخێتی و سوپاکەمان سەر لە نوێ بەتەواوی بنیان دەدایەوە و ئێستا هێزەکەی هیچ هێزێکی تر نییە لە جیهاندا پێی بگاتەوە. بە ئەندامانی کۆنگرێس دەڵێم وڵاتەکەمان لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر بەێسترا. لەو ساتەی پۆستەکەم وەرگرتووە هەنگاوم ناوە بۆ گەڕاندنەوەی ئابووری و کۆتاییم بۆ شتانە هێنا کە هەلەکانی کار کەم دەکەنەوە و هەستان بەکەمکردنەوەی باج لە پێناو گرێبەستی بازرگانی ڕەوایانە توێ کۆشیوم. پەرە بە هاوڵاتیانمان دەدەین لە هەموو نەژاد و ڕەنگێک و ئاینێک و بە بڕوایەکی زۆر بەرزەوە. لە سەرەتای هەڵبژاردنەوە 6 ملیۆن هەلی نوێی کارمان دروست کردووە. واتە 5 ملیۆن زیاتر لەوەی شارەزایانی حکوومەت لە کاتی ئیدارەکانی پێشوو پێشبینیان دەکرد. ڕێژەی بێکاری لە نزیمترین ئاستایە لە ماوەی زیاتر لە And I say that finally because it's been many years that we were treated fairly on trade.